تماشاوان برمت سلاف تاوتی ما ایروکا تایبت به ولات سوریا و داوی پیشات نویل چند روشن رابهوری ده هر واب تایبتی لدوه کو اینیا سرتواندن نه تنه امی سرکفتنی بدست خواه بینین لگور وی نو نشانی دساج خوبشاندان هاتن دار خسنو 20 ولاتین سیویل دست اولکاریا سوری هاتنه کشتن جی دیساجی بریارن اکتیا اروپا جی هاتنه دانج بو قدقه کرنا کرینا پترولا ولات سوریا جبو کان وی بابتی شروع بکن مم فانداریا دکتر رضوان بادینی اندام جفات بريفريا سوريا جبو جوهرين كريا كاغر زوان اف دميتا باش ام برساوي كيش دست بكن وان پیشاتن داویه بتایبت بریار دوهیا اکتیا اروپایی خوب شاندان دوهین روجا اینیه تو چاوا دنرخینی کرم کم گهداری بر صفاتات کی زور سپاس بری هر تشتی وان في حفتي داوي قالك تشتي نوي قالك بوير اندو رودان برينها دو حفتي تقريبا زي همو او كساني انا لسر خطين نزيكي ام بجن بهالوسط اخوها روداوي سوريا كان تشتكي زور بالكيشك وبرينها ما وك اوبوزيسيون ما تقول نولات عربي نولات دروبر نا اسلامي نا اوروبا نا امريكا اللي ما خدي درناك يعني وقت بيجي ام هشتن بمصير اخوه بيجو هيك يارمتيا ما بدن بيجي هيك يعني وقت دو جوت ستاندارتك لينارين بو ان هاد في حفتي داويده او روش هاد جوهرتن ام دبينن انا باواكي زور بخورتي امريكا واوروبا يكتي اوروبا جي داكتنا دكتور قد ذكرنا ببرا قد ذكرنا كرينا بترولي لولات سوريا تشخاص باندوريه ديكال سركو هيزاوان كيم ببا و ايرشين خوش بو سر ولاتين سيفيل خو بشاندران كيم تربكا برينها يعني قال لك اشكربو جو برانيا امبيجن وك بايكوت و قد كردنا فروتنا مثلا تشتان يعني كرينا تشتان تاثيره لسر قل ذكر لسر جماور ذكر انها بحاله كيسي سوريا وبوزيسيون سوريا اما ام يرمتيا وان دزغاي نيونتوي دكن اوي جوج حزكن بدقات بوردي وان بجن كومبانيانا هل بجيرن اوي كو راس خو سرمياني دسلات شي دكن جبرولو بجمو كارغي قال لك مزنبه بتايبتي نو تقريبا يكل سيال لهمو بوجي سوريا وقت بيجي دنمينه جبروا ابا ويك جبان تشتي قال لك جرينج به لزور بداخوا بدرنج كافه بيشتي دوما سما انجح ما يازدا ما نوفمبر ويدس دكتور بابت كدي هيا برسكا دي هيا راستي جي برسكا سرنجراكيش چوا كو دويدا ميدا كو يكتي اوروبا ولاتن ديكا ين بيان قد غكر يا كو بترول اللي بكرن لي دمك ذاتي گمان كرن وهاتي گمان کرد که حکومت عراقی آلیکاری حکومت سوریه کریه جپیدانا پاره و سوتمانی اف حیات چقاس باندوری دیگه سر بهز کردن و بلند کردن مورالا هیزن اولکاری و بشار اساس وی ولاتی دا اواد بله دنگ قطبو بله دکترم بردوامین پرسامه کنه ها باز دبیجن تی گمان کردن دمه کی دا کو ولات اوروپی قدغه کریه پترول ولات سوریا بکرن ل حکومت عراق آلیکاریا رژیم سوریا کریه جپیدانا پاره و هر وها دانا پترول و سوتمانیه اف هلویست عراقی و پیدانا آلیکاری اشخاص مورالا بشار اسد بلند که سرکوت کردن خو نشان درین ولات خو زور مخابن يك اللي هو كاري جو جستا حكم ودسلات سوريا امره ما يسر دسلات او جو او هيزا خواج سي وقت بيشتر شعبان سر شعبكانيان وردقري يك جوان ايران دوا او حزب الله ودزقي ام بيجن تندرون ناوتشيدي وياسي سياجي زور مخابن حكومتها مالكي كيماني ولوتي جوتن او كونتراكتي جو انا حكومتها مالكي بسوريا تشيكر يعني او قرضي جو دولتها ايراني بشبكه بر سخي وبر جو مردانه بيشكشي اسد كي او انا دبن وقت جير جيانك نو جنوب او دسلاتا جو جهندر تير خاندن او هزيد الدنيا ودهلن صار فيها بمينه بله هر نامين خراب صار اوبوزيسيوني بله هيام رابهوري دا دو نماج بشار اسد را هاتینا شاندن یک جبال نوری مالکی سروگازیری و دویان جی جبال سرکماری و جلال طالبانی تو وان نامیان
چاوا دنرخینی و وین هلوستی چاوا شروع دکی گلو وکو اندامک جه ریوبر جوات ریوبر اپوزیسیونا سوریا اما هر آریکاریک یارمەتیەک دەسەلاتە خوێنمژ ئاسووریا ئیرۆ ئەم دەبێنێت شتێکی دوش بێ قەدەر و وەکبێژێ ئارەزۆی ملەتی سووریا بە هەموو پێکاتی خۆوە ji ber wa ئێمە نزانم ئەمێ بخوا من نەدیتی ناوەڕووکە وێ پەیاما گۆ ژەنابێت بێژین ئاما گۆ مام جەلال شاندی ئەگەدار نیمێ نزانم ناوەڕووکای چی لێ هەر یارمەتیەک هەر ئالیکاریەک دەسەلاتە ئەمڕۆ ئاخوینمێژ ئاگۆ بە سەدان ئەوە بوو زیادەی 4,000 کەس هاتو گشتن بە هەزاران خەڵک دەربەدەر بوونە دەراوی سوورە دەرچوونە 10,000 گرتی و زندانان دێ ئەوێ کەسێک گۆڤان هەموو وان گونەهان نەبینن وان تاوانان نەبینن و چاوێ خۆ بگرن جوان و ئارمەتیا دەسەلاتە باسی کەونەپەرست دەبکن بڕاستی تشتێکی زۆر سنجراکێشە ئێمە حەزەکەن ئەگەر ئەوان کەسانە حتانها هەلوەست وەرنەگرتبن با ببینن ئەها مەسەن فەرەنساژی و حتا رووسیاژی بەری سێ ڕۆژە ئەلوێ دەبووم ینی گەلک بەرپرسیارەوان دیتن هێدی ئاخافتن ئەوان هاتی گواردن و هێدی ئەو ینی نەما کارن تشتێک نییە گۆپێ وەک بێژێ یارمەتیاوان بدن بهێلن تشتێکی گۆشیاو بن ناو دەسەلاتە ئەمڕۆ ئاسووریا دەش بەرولۆ هەموو بڤکرت بێژن کوشتنا سڤیلان کوشتنا مەدەنیان ژیرۆ پێ خەتا سۆرە ئەمی بە هیچ شێ قبول ناکەن کەسانی ئێگو حتانها زۆر بێ دودلی بە زۆر بەهێزێک خۆی ڕاستەخۆ پشتگیریا ئەسە دەکردن وانشان دەبێژن ئیجا دوێ دەمێ ئەف دەما گۆ هەموو کەرتێ حکم جار بووە هەند دۆستی خۆ پێ وەک دەخاپاند و دگوت ئێمە مێ بخوا ریفۆرما بکەن ئەوانە ئانها نەمانە دمەدان دکتۆران بچینە سەر وڵاتی تورکیا هەردە دەربارەی هەلویستی وێ دەربارەی وڵاتی سووریا دەمێکێدا کۆ حکوومەتە تورکیە چەندین ڕێککەوتنامە استراتیژی دیگەل وڵاتی سووریا داهنا ئەف جارە دوو جاران پێشوازیە کۆنگرە ئۆپۆزیسیۆنی کردیا لەسەر ئاخا وڵاتی خۆ تو vê هەلویستی تورکیا بۆ چی vedigerînê gelo نه دو جارە بیامن تقریبا 6 حیا هەفت کۆنگرێ مەزن ئێگۆ ئۆپۆزیسیۆنە سووری چێبوونی لە دەروی وڵات لە دەروی سووریا هەموو لە تورکیا چێبوونێ بەێ مەرەمەمە دو کۆنگرەیە ئەنتالیا و یا دەمێ داویە داوەختێ جیڤاتە دەمکی هاتی هەلبژارتنن ئەف دوو gelek giring bûn ji bo raya cîhanî û ragihandinê jî veyan çi bandorî kiriye van her du kongirên bi taybet ya dawiyê da ev rûniştina dawiyê çi qas bandorî kiriye li ser desalata Sûriye ku hîna jî hêzên xwe an ku kêmtir bibe êrişên wê û raya cîhanê jî ji bo xwe rakêşan زۆر بداخەوە ئەو هەلوەسا تورکیا حتا ڕۆژە ئیرۆژی زۆر زەلال و ڕۆن نییە بە شێوەکی لەگەلمە قسە دکێ و شێوەکی دیترژی لەگەل دەسەلات ینی ئەمکارم بێژن دروتیەک هەیە زۆر ئەشکەرەیە ئێوان ناخوازن گۆ ئۆپۆزیسیۆنە سووری تێکە دەستی وڵاتێکی دیتر خودی هێز زلهێزێک مەزن گۆکارە بێ ئەم بێژن بێتر بە ئازادی بە سربەستی هەموو لایەنێ هەموو تەرەفی ئۆپۆزیسیۆنە سووری وەک بێژێ دیار بکەن خوا ئیفادە بکەن خوا ئەشکەرە بکەن خوازین جی گۆ ئەو کارتانە دەستێوان دەبمینن تایبەت بە تایبەت کارتا کوردی گۆ دبن سەیتەراوان دەبێ دەترسن گۆ کورد بێژن دفاکتۆ دەسەلاتە خۆی لۆکال محلی چێکن وەکو ئەو ڕووداوێک گۆ چێبوون لە ساڵێ نۆتیدە لە کوردستانی باشوور ئەو مەترسیا ڕقم یەکە تورکیاش بەروێژی حتانها هەوڵ دەدێ هەموو ئەو کۆنگرێ گرنگ ئێگۆ ئۆپۆزیسیۆنە سووری چێ دەکێ یان وەک بێژێ ناو دەبێ یانژی وەک بێژێ فینانسە دەکێ و یارمەتی دەدێ ji بۆ ناگۆزانە بێ ji ئەلیف حتا یا هەموو چێ ناو دەبێ کار بێ وەک بێژێ سەرتەرێ سەر بکوزانە بێ بکینێ ئەوێ چێ دەبێژن ji بۆ داهاتوە سووریا نێزیک دەما نێزیک فەرمۆ بەێ حیانەها سەرکرداتیە سیاسیە کوردی ji li başûrê Kurdistanê helwîstekî ron û zelal nîne de hemberî wê şoreşa gelê Sûriya da di demekî de ku bêtir ji 3 milyon Kurd di wî welatî de akincîne û parçeyeke li parçeyên Kurdistana berê amazin ئەوەیە لەگەل جەنابەتە نیم ئەو هەلوەستا برای مەی باشوور
ئێمە پڕ هەزدارە ئێمە هەلوەستا هەموو کوردان یەک دبینن ئەوان بخوا لەگەل چارەسەریەک ئاشتیانەنێ ئەو دەستێوەردانە ئەمبێژن کاری هەندور ناکەن ئەیوان ڕەوشاوان بخوا زۆر هەزدارێ هەموو دەروبەر لە حجەت و لە بەهانان دەگەرن گۆ کاربن وەک بێژێ ئەو بخوا ئەو دەستکەوتێ هەنێ مێژووی لە باشوور بخواوان وەک بێژێ کێم بکن لاواز بکەنج بەروا ئێمە ئەبینم گۆ تشتێکی تێ ژێژوان تێخواستن و نەکردە کێمانی یعنی باوەکی vekirî dibêjin em li gel çareserkirineke aşîtiyanane edlanane got miletê Kurd li hemû perçê Kurdistanê bi bê tund û jî bêtir bi şêwê aşîtiyane û şêwê wek bêjê şaristiyane bête çareserkirin. Li ser şanda Kongre Antalya beşdarî civîna opozisyonê cenabê te beşdarî kir. Ev zêdebarî ku şandeke Kurdiya serbixwe jî li wir bû. Egelo ew yek xwesteka te bû yan jî ji bo berheviyan vedgeriya. ئێمە لە ئەنتالیادێ کوردان لە مؤتەمەری ئەنتالیا یانجی کۆنگرا سووریا چێنجن سیریا فۆر دموکراسی ئەو حتانها کورداش جێ خۆتێ باش دیتنێ چار کورد هەنە ئەندامی هەیئا استیشاری دەنێ و یەکژی کۆمیتا برێڤبەردە ئەوژێ ئەزم شان و شەرەفەک مەزنە ژمەرە گۆ ئەز وەک نونەرێ کوردامە دوێ کۆنگرێدێ ئێمە me destkeftinin bi awakî teorî bikêmanî û wek bi dest xistinê û hemû endamê wê kongrê pejirandinê. Bele ew destkev çi bûn ew daxwaziyê we çi bûn gelo? Yek ji wan got Kurd ne tenê mesela wan bê ixtisarkirin û ixtizalkirin mesela hawelatiyê de ême ew heger hemû kêşa Kurdî bibe muadela ew ê mesela yîsawî wek dibêjin mesela hawelatiyê ew pir kêm xistina kêşaya Kurdê. Kurd milletekî li ser erdaxwanê ser axaxwê mêjûyînê ew mafê wanî çarenûsî bi mena gotinê hemû mena gotinê rastexîne heyî lê ême em hilbijardina wek bêjê pêkeve jiyana li gel miletê Sûrî bi şêwekî demokratîk got Sûriyekê teedudî Doktor ew rêjeya Kurdan bibûra ew rêjeya Kurdan di wî kongreyî da nekême gelo yan jî kongreyeka dî hatû ku endamê civata demkiya Sûriya hatiye ragihandin cenabê te yekî ji wan ye gelo tu kê dîne û erê ev jimarekê me xwastekê we çi ne we çi kiriye ji wî kongreyê da ji bo gelê Kurd li Sûriya û Rojavayê Kurdistanê? أو سبارات بوقت بيجن المجلس الانتقالي مجلس السوري الوطني الانتقالي أوقات شتكي ديتره أوقات تزدر أسبوعية أزقاكي ناخوزم كمان تجي بكن جبرشيش برجو هنا يعني همو زلال نبوية جاي كيف خوش حالي جو كرجي الودب كماني سدي حيشت نه سدينة جمارك جي سركرداتي وش كساتي كردي بنافو دنگ جي خود ناف دقرتنه ئەو ژی یعنی مؤشرێ گۆ کێشا کورد لە جەم هەموو ئەطرافێ ئۆپۆزیسیۆنا سووری هاتنە پەژێراندن تو لیست تو مەسفوفە نایەن مەیدانێ ناوێ کوردا تێتەنە بێ برێ ڕاژەیەکی جار هەیە ئەم بێژم ژێ رازینە ڕاژەیەک ئاخافتنە دەتێن تعدیلکردن. Bele ew civata hatiye damezrandin li ser fişara kîj aliyan kîjan dewletê kîjan destê derekî yan jî kîjan aliya opozisyona Sûriya hatiye ragihandin. Ew yani pirsar nebû şêweyê em hetanha megazî û girî û gazinê xwedkir ji hemû dinyayê ji dewletê Erebî ji dewletê cîran û dirase ji welatê İslamî ji welatê Ewropî ji Amerîka me ji hemû kesî digo kesek alî bikare me nake anha ew hemû hatine hemû opozisyona xwe پۆزیسیۆنا خۆی هەلوەستا خوا دەستنیشان کردن و ئەشکەراکردنێ ئێگە کێمێک لاواز و زەعیف و ئەم نەلسەر هەفتوونێ ئەمن ئۆپۆزیسیۆنە سووریش بەرولۆ بهنێکی بەئەوەکی عاجلە خێرەش مەخواستن بەری دەمەکەی زدەی مەحکێ مام لە هەمووان وڵاتی ئەم بێژە زرهێزێ مەزن ئەمگەریان ئەو دبێژن ئانا تەمام وەخت هاتی گوهون لەسەر یەک لیستێ اتفاق بکەن یەک لیست بێ گوهون هەموو ژێ رازی بن ئەم نکات سەدی سەد هەموو کەسی وەک بێژە رازی بکەن لاکن بکێمانی سەدی شێست حەیشتێ کەس ئەم بێژن هەموو ئۆپۆزیسیۆن سووری ناو جێخۆ بگرن ئەو لیستێک چێ بوون 94 کەس بوون 8 جوان کورد بوون
ئەوە تشتێکی وەک بێژێ شانازیەیە گۆ بەرین هاژی مەدام کلینتۆن ئەندامێ شاندا کۆنگرا ئەنتالیا گوت بوو چما نونەرێ کورددا لێ شاندا گۆگوێ پێشوازی لوانکردتر نەبوو ئەوان ژمر تەلیفۆن کردن وەختەکە پر دەرەنگ دەم نەمەکاری من بچوانە لێ هەموو شاندێ دیتر دێ ئەو تێخواستن گۆ نونەرێ کوردان حاضر بن ئامادە بن نونەرتیا گەلێ خۆ بکەن و مافێوی و هەموو وەک بێژێ کێشێوی بینن مەدانێ بینن ئاخافتنێ و گفتوگۆکردنێ بەڵێواتە نیەتەکە ئەمریکا هەیە و پشگیریە گەلێ کورد بکە لە سووریە و ئەو ژی دیسا باوەیەکی خورد پشکداری ئۆپۆزیسیۆنێ ببەک و بگەیتە مافێن خوێنراوە و داخوازیێن گەل زۆر بداخەوە ئەو ڕایەک یەکسان تنە ڕایەک ئەم بێژن زۆر بەل و ئەشکەرە و هین پەیدا نەبووی ناب ئەمریکیەکان مەدام کلینتۆن زێدەی جارەکەی ئەشکەرە کرد خواست نونەرێ کورداژی ببینێ ئەم بخوا ئەوێ کەسێک ئەوروپا بوون دوێ جارا داوید هەواڵێ مەدیتن ئەم بە هەموو شاندێ وڵاتی ئەوروپی دێ هەموو ئەمجێ خۆ دەگرن یانێ ئەم ناو وێ شاندا سووری دەنێ مافێ me wê bê çepsandin tenê got piştgiriyek xurttir em karibin ji xwe durust bikin li Amerîka bîroyek me hebe mektebek me hebe em karibin wan kesê xwedî biryar bidin bistên bi danûstandinek zindû û rojane ببورە ئەو داخوازیە هەنگ هەمی ئالین کوردستانی کەساتی و پارتیên سیاسی لەسەر کۆکن داخوازیش بۆ gelê Kurd çine gel û di vê kongira dawiyê ew civatê rahatiya damezrandin herwiha digel alî welatên dike yên Ewropî û herwiha Amerîka we daxwazî çi kiriye ku bi dest Kurda ve bê dema ku rejim nemîne li holê we daxwazî we çine ji gelê Kurd re ئەو بەری درۆژە گۆڤارێک ڕۆبن مایک دەرکەت ئەو یەکی پسپۆرێ کێشا عێراق و ئیران بوو شەڕی عێراق و ئیران و کێشا کووردا بە تایبەتی ئەوەی ئەماژە بێ مەسەرێ کردبوون و ئایا کورد نامینن گەلۆ کورد وێ نەمینن بێپار دیسژێ وەک بێژێ مەلملانە هەیە لەسەر سووریە ئەوەی ئەویژی دەستنیشان کردبوو گوتبوو کورد ئێگۆ خودی دەنگن خودی ئەمبژن دەرفەتن لە ئەمریکا کوردێ باشوورن ئێمە خوازە vêjî bînin bîra hemû bîneran û hemû kesê ew ê wek bêjî peywendîdar ki ew karin hinekî ji me re rê vekin xweştir bikin ême em dawa tiştekî zêde nakin dawa tenê piştgiriyekê dikin got li wan şê jê got em lê nebihêzin ne rêxistina me tinê karibin wek bêjê îstîfadê bikin ji wan alîkariyê wan bîmana ême li wan bi taybetî li Amerîka li welatê Ewropî dîtir hebûna Kurdê Sûriyê xerab niye û asta danûstandina wan amadebûna wan li hemû kongrajî xerab niye lê Amerîka welatekî gelekî mezin e zor mezin e coğrafiyen hatû çon tê de yekî got serbest nebe ji aliyê madî de ji aliyê wek bêje kar û wexta xwe de awakî dînamîkî hatû çon neke wê nikaribe wek bê kargerî û bandora xwe bê li ser prosa nêrîna Ewropiya û Amerîka li ser opozisyonê biguhere Bele pirsa me ya dawiyê ger bi Kurtî bersiv bidey tu paşa roja Sûriya çawa dibînî di demê nihada ku welatên gelek welatên zilhêzên cîhanê welatên Ewropî welatên hevsî jî hevrane li ser nemana Beşar Esad êdî roj ji vê yekê çû derê ku çaksaziyan biketin tu nerîna te çawa ye pêşbîniya çi dikî şek û guman niye got ev rejîma anha yekê li rejîmê exîr li dunyayê ew ê bi wî metodê kevnare û zor tund desthilatê birêve dibe mînakê wek vî desthilatî belkî tenê dewleta Kuryayê Bakur hebe yanî welatê wilo Stalînî got yek hizb yek navend merkez bi yek îdeolojiyek zor dwakewtî û paşmayî karê be dewletek wek Sûriyê pir netewe fire ayîn û fire wek bêje siyaset karibê birêve bibe divê ehdê dema teknîka zor pêşkewtî dê teknîka danûstandina zor xêra û seriyê bi internet û bi hemû şêwazê guhestina deng û reng û bi hemû wek bêje germiya xwe li ber wilo eme şek û gumana min niye demek zor nêzik nedûr wê ev desthilat wê biroxe wê opozisyona Sûrî jî karibe bi şêwekî şiyaw û wek bêje li ser astek baş
کار به ارک خرابه و کشا کردی جی بش آواکی آشتیانه چارەسەر ببه. بله دکتر رضوان بهدینی اندام جوات دمکی یا نشتیمانی لیبیا کل دمن داوی دا هاتبو راگاندن هر وهاجی اندام جوات بربر سوریا جبو گوهرینه با اوی که زندی باجر حول بمرابو دکتر زور سپاس بوده دم باش. تماشاورین برما تاوتی اما ایروجی بداوی به حتام و تاوتی اصلی به هفت دو بگیم ببینین شاد بختر.